ئەم شەو نازانم فریای چەند ئاەتەکەوین لە سوورەتی النیساء لە دوای ئەو ئاەتانەی کە دوێنە شەو باسمان کردن لە ئاەتی 56ەوە ئەم شەو ئینشاءڵڵە باسەکەم کە خوای پەروەردگارە فەرمێ دوای أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين كفروا بآياتنا سوف نصليهم نارا كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب إن الله كان عزيزا حكيما والذين آمنوا وعملوا الصالحات سندخلهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا لهم فيها أزواج مطهرة وندخلهم ظلا ظليلا. زۆر جار لە قورئانی پیرۆزە کە باسی کافرەکە، باسی مسلمانەکە، باسی چارەنووسی پێغەمبەرانەکە، باسی چارەنووسی ئەو کەسانەشەکە کە دژایەتی پێغەمبەرەکانیان کردو و دژی بانگەوازەکانیان وەستاونەتەوە. جاری وهەیە باسی بەهەشتەکە، باسی دۆزەخیشی لەگەڵایە، باسی دادپەروەری، باسی زوڵمی جاهیلیەتی لەگەڵایە، باسی عەدلی ئیسلامی لەگەڵایە. دائیمە دوو شێوە پێکەوە بۆ مقارنەکردن لە مێشکی ئەو کەسەیە کە گوێی لە قورئانەکە ئەبێت ئەخاتە پێشچاو. ئەمەش دوو شێوەن. شێوەیەکیان باسی جەهەنەمە، ئەو کەسانی کە بڕوایان بە قیامەت نییە، بە ئاخرەت نییە، بە پێغەمبەری خوا نییە، باوەڕیان بە خوای پەروەردگار نییە یا بە ڕۆژی دوایی نییە، کە چۆن خوای پەروەردگار باسییانە فەرمەیە کە ئەیان خاتە جەهەنەمەوە بە شێوەیەکی واش کە عەقڵ تەسەووریەکە، دیسان کە هەست و هۆش لەگەڵ یا تەجاوبێکی ئەبێ. إن الذين كفروا بآياتنا سوف نصليهم نارا حتما أنخما أجري جهنم نافرمين ندخلهم أفرمين نصليهم بؤوي إنسان وإحساس بك كأخريت الناو أجريك والتيني أجريك لهمو لا يكوب أم جسم ديك أسوتيبي أونيا بەزلایەکی بەرامبەر بە ئاگرەکە بێ و سوتابێ، بەڵکو کەوێتە ناو ئاگرێکەوە بە شێوەیەک نوسلیهم نارا کە ئاگرەکە بە دەوروپشتی هەموو گیانیانە بێ. پاشانە فەرمێ كلما نضجت جلودهم، هەرچی وەختێکیش ئەم پێستەیان درژا، پێستێکی تریان بۆ دروست دەکەینەوە. كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب، بۆی زیاتر ئازار بچێژن. لە ڕووی زمانەوانیەوە کە سەیرەکەین شتێکی تەسەور کراوە، پێستی ئەسووتێ یەکەم شتێکە، ئەنجا هەر وەختێک ئەم پێ خوای پەروەردگار پێستێکی تریەکاتەوە ببەرە. وەکو شتێکی علمیش ئێستا کە سووتان دەرەجەی سووتانەکەن بە چەند پلەیەکەوە، خەتەرترینی سووتان ئەوەیە کە بەس پێستی سووتابێ. سووتانێک کە چۆتە خوارێ بۆ ناو گۆشتەکە ئەو ئازارە ناگەێنێت کە بە پێستەوە هەیە، چونکە زۆربەی ئەم ڕیشاڵانەی مەسئولن لە نەقڵکردنی هەستەکان بۆ مێشک و تەوجیهدان بە ئەندامەکانی لەش، ئەم ئەعسابانەی کە لە پێستان ئەمان زیاترن لە پێستان وەک لە خواروتر. بۆیە خوای پەروەردگار نافەرمێ كلما نضجت لحومهم كلما شويت لحومهم، هەر وەختێک گۆشتیان برژە گۆشتی تریان بکەینەوە بەسەرە، بەڵکو فەرمێ كلما نضجت جلودهم، هەر وەختێک پێستیان هەڵقڕچە، نضوج يعني آخر درجة گەیاندن. كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها، دیسان پێستێکی تریانەکەینەوە بەبەرە ليذوقوا العذاب، بۆ ئەوەی ئازارەکە بچێژن. خوای پەروەردگار پێستی ئێمەش و ئێوەش لە ئاگری جەهەنەم بپارێزێ. كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب إن الله كان عزيزا حكيما. خوای پەروەردگاریش هەموو شتێک لە شوێنی خۆیانکە. ئەم ئاەتەی چۆن ڕەبت کردوتەوە بە پێشووترەوە؟ ئاەتەکانی پێشووتر باسی کۆمەڵێک شتیانە کرد، لە باسی جوولەکەکانیان، لە باسی منافقەکان یا ئەو کەسانی کە ئیمانیان لاوازە و زەعیفە. جا ئوسلوبی قورئان خۆی وایە، جاری وایە باسی اختلافاتی کۆمەڵەکە نێوانی مسلمانان ئەیان ترسێنێ بە ئاەتێکی جەهەنەم. جاری وایە خوای پەروەردگار باسی پاداشتی ڕۆژی قیامەتەکە، بەڵام پێش ئەوە داواکە لە مسلمانەکان لە پێناوی خوایە ڕاپەڕن، ئیشکەن، ئیسلامەتی بگرن، یان داواکە باسێکەکە لەوەی کە ئەو کەسانەی سەبریان زۆر گرتووە لە قیامەتە
للدنيا يا إخوائي پروردگار يعني لقال إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون يعني إن الله مع الصابرين إخوائي پروردگار يعني لقال لا آخرتي شاء هر للدنيا شاء سيدنا يوسف فرمي إنه من يتقي ويصبر هر تقوای ببێ و سەبر بگرێ نەتیجەکەی ئەو نەتیجە باشەی هەیە بۆ قیامەتیش خۆی پەروەردگار پاداشتی ئەو کەسانە ئەداتەوە کە باسی ئەو سەبرە ئەکا باسی تێکۆشان و ڕەنجێکیش ئەکا بە هەمان شێوە پێکەوە ئەیان گونجێنێ دوای ئەم ئایەتانی کە باسی جەهەنەمەکە ئەمەش چەند ئینسان تەسەووریەکە شێوەیەکی چەند سەیرە هەر پێستەکەی ببرژێ پێستێکی تری دیسان بکاتەوە بەبەرە چ زەلیلیەکە چ معاناتێکی شەکە ئینسان بیچێژێ ئەگەر لەم دنیاە بیسووتێنن بەس پێستێکە ئەسووتێ و ئیتر مەگەر چاک بێتەوە دوای سێڵەکانی سەر لە نوێ دروست ببنەوە بەڵام ئەوەی خوای پەروەردگارە فەرمێ لەگەڵ سووتان و برژانیە پێستێکی تریەکەنەوە بەسەرا